ئەمامە نەخۆشە و کوڕەکەشیان نەخۆشە تەندروستی هیچ باش نییە هەم کرێچین هەم قەرزارن بۆیە داواکاری لێتان یارمەتیان بن تاکو بتوانن مامە هەستێتەوە سەرپێیەکانی خۆی و وەکو خۆی ئەڵێ توانە ئیشکردنم هەیە بتوانێت بڕوات و پێویستی ماڵ و مناڵەکەی دابینکە و داوا لە هیچ کەسێک نەکاتاکو پارەی باتێ و دەست بنێن بەڕوویەوە و یارمەتی نێن. ئێوە یارمەتی بن تاکو نەچێتە بەردەم دەرگای هیچ کەسێک بۆ یارمەتی و بۆ پارە ئێوە ببەخشن تا ئێمە بتوانین هاوکاری ئەم خێزانە بەڕێزەکەین و لەم ناڕەحەتیانە دەریانکەین. من کرێچیم بە قوڕان ڕۆژە سەبرم لێ ناکە خاوەنخانێکە یەک ڕۆژ قەرزەکەم جار وایە لەم ئەیدەمە ئەو 2 مانگ 3 مانگ لەو قەرزەکەم 3 مانگ ئەیدەمە ئەو قەرزەمە دەمە ئەو 2 ساڵ خەلەمان کرد بە قەرز وەڵڵاهی هەر 2 ساڵەکەینەوی 12 میلیۆن قەرزان بیم ئیسا 8 میلیۆنی مایە لەبانم خوای زانێ باشە. تۆ خۆ بم بارودۆخەتەوە ئیشی ماڵەوە ئەەکەیت و پێویستیان دابینەکەی چەند کەسن ئێوە لە ماڵەوە؟ 6 کەسین. 6 کەسن؟ بەڵێ وتە کوڕەکەش نەخۆش ئەویش ناتوانێت ئیش نەوەڵڵا ناتوانێت سلێمانی ناظوری کرد و هاتۆ پارەکە ئتر کەوت تەواو هەتا خێزان گشت بە باناگیرست ناتوانین نان بخوان نە هیچ زۆر هەڵسیاوڵە سپڵەکی پەنیمیا و میلانەر خۆڵی وش وەبی وەڵڵا داوکارم لە خێرخواز هەیە بەشک و بتوانن خانێکمان بۆ بکەن هەرچی شوێنێ بێ خانێکە هەرچی شوێنێ بتوانن خانێکمان بۆ بکەن.